کۆمەڵەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانی پێشمەرگەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەکەن کە لە یەک سەنگەری خەبات دابن بۆ ڕوبەڕووبوونەوەی دوشمنەکانیان. هاوکات ئەوە دەخەنە ڕوو کە ئامادەکاری جەماوەری و سەربازیان هەیە بۆ بەهانەوەچوونی پێشمەرگەکانی حیزبی دیموکرات لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان. خۆمان بە نزیک لە ئەوان دەزانین و بە هاو هەڵوێست دەزانین هەر شتێکی لە دەستمان بێ لەو پەیوەندەدا دەیکەین. ئێمە بۆ خۆمان هەمیشە لە حاڵەتێکی خۆگرد و کۆکردنەوە بە تایبەتیش ئەگەر ڕووداوێک ڕوو بدا یا ئەمانە ڕوودەدا زۆرتر و زۆرتر مواظبی خۆمانین، بەڵام لە پەیوەند لەگەڵ قەزیەی هێز جوڵاندن و ئەمە زۆر تایمەکەی نزیکە. لەم بارەوە شتی زۆر تایبەتیمان بە ڕێکخراوەکانمان هەیە کە بە هەموو وجودیانەوە یارمەتی چەکداری و ڕێخستن و تەدارکاتی و هەموو شتێکی ئەم پێشمەرگانە بدەن سەر بە هەر لایەک بێ بەبێ جیاوازی. بۆیە ئێمە پشتیبانی لەو خەباتاکەین لەو هێزاکەین و پێمان وایە کە دەبێت پشتیان بگیرێت داوا لە خەڵکی ناوچەکەکەین یە لە یارمەتیدانی ئەو پێشمەرگانە هیچ درێغێک نەکەن. بەرپرسانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران شەڕی چەند ڕۆژی ڕابردووی پێشمەرگەکانیان لە شاری شنۆ دەگێڕنەوە بۆ ئەو پەیوەندیە بەردەوامە و ڕاستەوخۆیەی کە لەگەڵ جەماوەرەکەیاندا هەیەە. پیان وایە هەر ئەوەش وای کردووە کە سوپای پاسداران ڕوبەڕووی شەڕی چەکداریان بکەنەوە. ئەو شەڕی کە لە دووسێ ڕۆژی ڕابردووشدا ڕوویداوا دیارە هەر لەو چوارچەوەی بووە کە بۆ حوزوری کادر و پێشمەرگەی ئێمە لە ناوچەکانی دەوروبەری شاری شنۆ بووە. پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان شۆڕشی چەکداری بە خەباتێکی ستراتیژی خۆیان دەزانن بۆ بەدەستێنانی مافەکانیان. لە ساڵانی ڕابردوودا پێشمەرگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چیاکان هات نەخوارەوە و زیاتر گرنگیان بە خەباتی سیاسیەدا. بەڵام ئێستا پیان وایە گۆڕانکاریەکانی ناوچەکە وا دەخوازێت جارێکی دیکە چەکەکانیان هەڵبگرنەوە و بگەڕێنەوە چیاکان. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و گوندی زرگوێز.